سڵاوتان لێبێت بیسەرانی ڕادیۆی سلێمانی ئەم کاتان باش. من بێستو محەممەدم، خۆشحاڵم بەرنامەی پرسی هەفتەیە ئەم هەفتەیەتان پێشکەش دەکەم. تەوەری گرنگی ئەم هەفتەیە سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ بەغداد لە دوای سەردانەکەی بۆ تاران و گفتوگۆکردنی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا دەبێت. ئەو کێشە و گرفتانی کە لە نێوان هەردوو لادا هەیە تاوەکو ئێستا بە هەڵپەسێردراوی ماوەتەوە. هەوڵەکانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە وەروەها پرسی هەڵبژاردن بەکوێ دەگات. ئەمە تەوەری ئەم بەرنامەی پرسی هەفتەیە ئەم هەفتەیەمان دەبێت بە میوانداری بەڕێز سوورە مەرگەیی کە لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە لەگەڵمان دەبێت. کاک سوورەم کاتت باش، خۆشحاڵین کە لەم بەرنامە لەگەڵمان بووین. گشتکاتێکت باش و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزت. دەبینین کە با پرسیارەکەم لەوە دەست پێ بکەم، حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بەردەوام کێشە و گرفت لە نێوانیاندا هەیەەوە، بەردەوام هەندێک کێشە هەیە کە بە هەڵپەسێردراوی ماوەتەوە. لە دواییدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد سەبارەت بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ داکەوتیە بێ من هەموو مانگێک شەڕی موچە بکەم، ئەوسا حکوومەتی عێراق موچەی هەرێمی کوردستان بنێرێت. لە دوای ئەوەش کە سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی تاران کرد و وەروەها سەردانی بەغداشی کرد بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە، ڕای بەڕێزت لەو بارەیەوە چییە؟ تا چەند پێت وایە ئەو کێشانە چارەسەر دەبێت؟ دیارە بۆ ئەم بابەتە من پێم وابێ دەبێت بگەڕێینەوە بۆ دەسەڵاتی حکوومەتی عێراقی. ئایا حکوومەتی عێراقی حکوومەتێکە کە دەتوانێت بڕیارەکانی دەوڵەتداری خۆی جێبەجێ بکات یان نا؟ ئەوەی کە ڕوون و ئاشکایە ئەمڕۆ چەندین میلیشا لە عێراقدا هەر یەکە و بە ئاراستەیەک، هەر یەکە و بە جۆرێک هەوڵ دەدەن چۆن گرفت بۆ پرۆسەی سیاسی لە عێراق دروست بکەن لە بەرژەوەندی گروپەکەی خۆیان. ئەمە دیوێکە کە یەکێکە لە گرفتەکان کە ڕوبەڕووی حکوومەتی ئێستا حکوومەتەکانی پێشووتری لە عێراقدا بۆتەوە. خاڵێکی تێریش ئەوەیە کە بەڕاستی دەزوەردانی دەرەکی لە ناو پرۆسەی سیاسی عێراقدا جێگەی مەترسیە. ئەگەر سنوورێک بۆ ئەو دەزوەردانانە دانەندرێ من پێم وابێ عێراق بەرەو ئاڵۆزی زیاد دەڕوات. ئەمە وای کردووە کە سەر کێشەی بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند. ئەوەی ئەمڕۆ بەدی دەکرێت دیارامە دەبێت یەک لە سەرەتای دروستبوونی وڵاتی عێراقەوە حکوومەتە یەک لە دوای یەکەکان هەر لە مەریکەوە تا دەگاتە ئێستای سوودانی هەوڵیان داوە چۆن پرسی کورد گوشن، بەڵام پێیان نەگوشراوە. ئەمەش گەڕێتەوە تۆوە لە ڕژەمەکانی پێشوو هەموو جۆرە چەکیشان بەکارهێنا، لە پیلاژبەری، لە چیمیایی، لە ئەنفال، لە کوشتوبەر، لە کاولکاری، لە پرۆسەی تعریب، هیچ چەشێک نەما بەکاری نەهێنن. هەموو ئەم چەکانە لە بەردەم ئیرادەی کوردایەتی شۆڕش، لە بەردەم ئیرادەی شۆڕشگێڕان بەڕاستی ڕاستە زیاری زۆریان لە کورددا، بەڵام نەیانتوانی ئامانجەکەی خۆیان بپێکن کە بێدەنگکردنی شۆڕشگێڕان و شۆڕشەکان بووە. بەڵێ کاک سوورە بم بوورە لێرە یەک پرسیارکەوایە تۆ مەبەست ئەوەیە کە حکوومەتی عێراق پرسی موچە وەکو چەک دژی هەرێمی کوردستان بەکارهێنێت بە تایبەتی لە خشتەی ئەم مانگەی وەزارەتی دارایی کە ڕایگەیاند هێزە سەربازیەکان ڕانەگەێنراوەوە موچەکانیان دواخراوە، هەرچەند وەزارەتی دارایی ڕوونکردنەوەیدا کە دوای ئەمە دەست بە دابەشکردنی موچەکانیان دەکرێت. ئەمە جۆرێکە لە شەڕکردن لەگەڵ هێزە سەربازیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی هێزی پێشمەرگە؟ من دەخات مەسەرە و بابەتە ئێستا و پرسیاری جەناب دات مەسەر وڵامەکەی. ئێستا کە حکوومەتی عێراقی بە مێژووی کێشەکانی نێوان باڵێن کورد و حکوومەت یەک لە دوایەکاندا دەچێتەوە، هیچ کەسێک نەیتوانی خواستی عروبا، خواستی شۆڤێنێتی عەرەبی بەدی بێنێ. ئێستا پەنایان بۆ دووشت بردووە. یەکەمینیان پرسی موچەیە، سیاسەتی برسیکردنە کە ئەمە من پێم وابێ ئەمە جۆرێکە لە ئەنفالێکی مەترسیدار کە تۆ بتەوێ بە لە ڕووی برسیکردنەوە ئیرادەی کورد بشکێنی. خاڵێکی تریان
دوای ئەوە لە سەرەتای دروستبوونی ساڵ لە دوای ڕوخانی ڕژێمی بەعز من نەمدی دادگای فیدرالی ئەوەی کە پێی دەگوتێت دادگای فیدرالی بڕیارێک بدا و جێبەجێ بکرێت ئایا ئەو بڕیارانەی دادگای فیدرالی خەڵک هەر دادگای فیدرالی لە بیستوە بووە ئێستا دوای ئەوەی کە میلیشیاکان نەیانتوانی ئامانجەکانی خۆیان بەدی بێنن چۆن بە کووردا بدەن ئێستا پەنایان بۆ دادگای فیدرالی بریوە ئێستا دادگای فیدرالی لە سەروی وەکو دەڵێ حکوومەتی عراقە لە سەروی پەرلەمانە لە سەروی سەرۆکایەتی کۆمارە وڵات سەرۆکایەتی کۆمار بە هەر باسی نەکەی چونکەوە هەر ناوێکە لەوێ دادراوە جا نازانم کەی بە خەبەر دێ ئەمە وای کرد کە ئەم دادگایە چۆن بتوانن لە ڕێگەی دادگاکەوە دادگاکە کۆنتترۆل کراوە لە ڕێگەی دادگاکەوە بیانوو بۆ کورد دۆزنەوە هەر ڕۆژە و بابڵین جۆرێک لە کێشە دروست دەکات دێتە سەر ئەمە بەنسبەت برسیکردنی کورد ئێستا هەست دەکەن بەم چەکەش ناتوانن ئیرادەی کورد بشکێنن چونکە ئیرادەی کورد ئیرادەی نەتەوەیەکە نەتەوەیەکی ژێردەستەیە نەتەوەیەکە چاو لە دوی ئازادی نەتەوەیەکە کە 100% بەرخودان دەکات تێدەکۆشێ قوربانی دەدا هەموو ئەمانە نەیانتوانی بە برسیکردنیش نەیانتوانی ئامانجەکانیان بێن نەدی ئێستا مەسەلەی دینە سەرباسی هەڵبژاردن بەڵێ دیارە کاک سوورە پێش ئەوی بێنە سەر باسی هەڵبژاردن لە قسەکان تا ئاماژۆت بۆەوە کرد کە پێویستە دەستێوەردان یاخود ئەو هەوڵانەی کە حکوومەتی عراقی ئەیداد بوەسێندرێت ڕێگری لێ بکرێت کێ ئەتوانێت ڕێگری لە حکوومەتی عراق بکات کە ئەو سزایانە بەرامبەر هەرێمی کوردستان بوەستێنێت دادگای فیدرالیە کۆمەلگەی نێودەوڵەتیە ناوخۆی هەرێمی کوردستانە کێ ئەتوانێت ڕێگری لەوە بکات من پێم وابێ بەر لە کۆمەلگەی نێودەوڵەتی ڕاستە کۆمەلگەی نێودەوڵەتی کاریگەری هەیە دادگای فیدرالیش ئەمە هاتوتە ناو مۆزۆ ئەوەی کە دەتوانێت ڕێگە لەم سیاسەتەی حکوومەتی عراقی بگرێ یەکێتی و تەبایی و برایەتی نێوان حیزب و لایەنە سیاسیەکانە ئەمە بۆ کورد زۆر گرنگە چونکە بە درێژایی مێژوو هەر کاتێک کورد یەک بوو بێ سەرکەوتنی بەدەستێناوە هەر کاتێک پەرس و بڵاو بوو بێ بە دڵنیاییەوە کەوتۆتە ژێرمەترسی ئەوەی ئەمڕۆ من تێبینی دەکەم زۆر بەداخەوە دەنی بەڕاستی نازانی چۆن پێناسەی بکەیت کۆمەڵێک وەکو دەڵێت تاقم و گروپ و کەس هەر یەکە و بەناوێک بەڕاستی بوونە وتەبێژی دادگای فیدرالی بوونە وتەبێژی تەیفسانی بکۆخێ ئەوان دەیگوازنەوە ئەها تەیفسانی موچەی نەنار ئەها تەیفسانی موچە دەنێرێ ئەها حکوومەتی هەرێمی کوردستان مەرجەکانی جێبەجێ نەکردوون ڕێکەوتنەکان جێبەجێ ناکەیانی لەگەڵ ئەم سیاسەتی برسیکردنەش ئەو تاقم و گروپ و بەناو ڕۆشنبیر و چاراگوانی کۆمەڵی مەدەنی و کە هەمویان دەمامکدارن هەمویان دەمانچیان هێدنە هەمویان ئاراستە دەکرێن و هەڵگری جۆرێک لە سیاسەتی خۆیانن ئەوەی کە بە جۆرەکانی ترپیان نەکە ئێستا دەیانێ بەناوی چالاگوانی کۆمەڵی مەدەنی بەناوی ڕۆشنبیر چۆن بوونە حاکم و لە هەموو پرسەکانیشدا حکوومەتی هەرێمی کوردستان تاوانبار دەکەن ئەمە کە بەڕاستی کارەساتە بۆ ئەمڕۆی کورد دەبوایە هەموو ئەو لایەنانە بەخواندا بچنەوە هەموو ئەو کەسانە بەخواندا بچنەوە مانگەکەی تر ئەو دوو مانگەی بابرین موچە بەسەریەکەوە هاتن هەمویان خۆیان کرد بۆ خاوەنی باشە هەمویان دامودەوە ئێمە بووین با ناوی بێنم کۆمەڵی دادگەری یەک پەرلەمانتاری هەیە یەک پەرلەمانتار کە هەمومان دەناسی چێیە باشە ئەو خۆی کردبوو بە خاوەن و دەیگو دەگەر ئەمن نەبم کەکە چێ گوێ لە تۆ دەگرێت چێ ئاور لە تۆ دەداتەوە ئەمە وای کردووە بەڕاستیانی ئەم شەقبوونە وای کردووە کە ئەوەندەی میلیشیاکان میلیشیاکانی عراقی کاریگەریان لەسەر بارودۆخی کوردستان هەبێ زۆر بەداخەوە دەبوایە ئێستا کورد یەک دەنگ یەک هەڵوێست یەک ئامانج
کە چۆن ڕوبەڕووی ئەو پرسە مەترسیدارە ببنەوە کە برسیکردنی خەڵکی کوردستانە خۆ بەس خەڵکی پارتی برسی ناکرێت کاکە هەموو لە خەڵکی هەموو لایەنەکان برسی دەکرێت ئەمە شەڕێکە لە سەردەمی ئەنفالدا ئەو ناوچانە ئەنفال کران کە لە دەستێژی پێشمەرگەدا بوو ئێستا هەموو خەڵکی کوردستان ئەنفال دەکرێت لە منداڵێکەوە لە شارێکەوە لە ئەنی هیچ لە ئەندام و لایەنگرانی هەموو حیزبەکانەوە بە بێلایەنیشەوە تەنانەت بە کەسی نزیکی ئەو بەناو ڕۆشنبیر و تاخم و گروپانەشەوە هەمویان کەوتونە بەرسزایی بەر ئەو چەکە مەترسیدارێک کە پێی دەگوت چەکی برسی کردن. بەڵێ کاک سوورە با بێنە سەر باسی هەڵبژاردنەکان بینین لەسەر هەڵبژاردنیش هێز و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا کۆک و تەبانین و پارتی دیموکراتی کوردستان لەگە هەڵبژاردن نییە بەم شێوەیە کە دادگای فیدراڵی بڕیاری لەبارەوە داوە و دادگای فیدراڵیش بڕیاری دا کە کورسی کۆتاکان لا ببرێت ئەوە بووە جێگەی مناقەشەی هێز و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا بۆ چوونی بەڕێزت لەو بارەیەوە چییە پێت وایە هەڵبژاردن بەم شێوەیە دەکرێت و ئەگەر بکرێت لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە ڕێگە چارەی دەربازبوونی ئەو قەیرانەی کە ئێستا بەداخەوە هەڵبژاردنە چییە؟ دەرێ با لە کورسی کۆتاکانەوە ئێمە دەست پێ بکەین. بەڵێ فەرموو. باشە لە هەڵبژاردننی عراق کۆتاکان کورسیان هەیە مەسئولەکان کورسیان هەیە باشە بۆ دەبێت لە کوردستان کۆتاکان کورسیان نەبێت ئەوان بەڕاستی لەو ترسەدا مەسەلەی کۆتاکان دەیانەوێ ئەم سیاسەتی بەیەکەوە ژیانە ئەم سیاسەتی کەباییە کە لە نێوان با بڵێن کورد و ترکمان و مەسیحی ویدی هەموو پێکاتەکان هەیە دەیانەوێ ئەم پێکەوە ژیانە تێک بدەن ئەم پێکەوە ژیانە وای کردووە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان یان ئەم پێکەوە ژیانە سیاسی و ئاینەی کە لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت پرۆسی سیاسی لە عراق خستۆتە ژێر پرسیارەوە لە ڕوا نێودەوڵەتیەکەیەوە ئەمان دەیانەوێت ئەمیش نەمێنێ بۆ ئەوەی کە ئەوە تا لە کوردستان پێکەوە ژیان نەماوە وەکو دەڵێ جیاوازی هەیە کورد دەیەوێت بەسەر لایەنەکانی کە خۆی بسەپێنێ ئەمە بەنسبەت پرسی پێکاتەکان بەنسبەت پرسی هەڵبژاردن کە ئێستا ئەمڕۆ لایەنەکان تاسا سێ جار پێ دەمجارەی سێ جار سەرۆکی هەرێمی کوردستان کاتی دیاری کردووە لایەنێک بابڕوونی بیڵێنیشێتی نیشتیمانی کوردستان دیوتی ناهێڵین لە ژێر دەسەڵاتی ئێمە کورسیدا بگرێت بەڵێ ئێستا هەمان لایەن دەڵێ لە ساڵی 92ەوە تا ئێستا هەڵبژاردنمان هێندەی ئەم جارێک پێخۆش نەبووە واللهی ئەمە بەڕاستی جێگەی پرسیاری و پێکەنینیشە لە ساڵی 92 تا ئەمڕۆ تۆ هەڵبژاردنت هێندە پێخۆش نەبێت وای کرد کە بەڕاستی پرسی هەڵبژاردن کەوێتە ژێر پرسیارەوە باشە بۆ سێ جاران کات دیاریکرا بەڵام ڕێگری کرانەوەی کە با بڵێن هەڵبژاردن بکرێت ئێستا پارتی دیموکراتی کوردستان ناڵێ ئێمە ناهێڵین لە ژێر دەسەڵاتی ئێمە کورسیدا بگرێت دەڵێ ئێمە بەشداری هەڵبژاردن ناکەین باشە شتێکی زۆر واردیشە زۆر جاران لەسەر ئاسی نێودەوڵەتیش حیزبێک دەڵێ من بەشداری ناکەم بە فەرموو ئێوە هەڵبژاردنی خۆتان بکەن ڕووی داوە باشە ئەمە وای کرد بەڕاستی ئەو سیستەمەی ئەو سیستەمە هەڵبژاردنەی کە ئێستا لە ئارادایە بکەوێتە ژێر گومان و پرسیار دیزاین کراوە باشە دیزاینەرەکەی کێیە کاک سوارە جان دیزاینەرەکەی کێیە وڵاتێکی هەرێمیە ئەوە گومانی سێدانە لە کەرکووکیش ئەمە ڕوویدا باشە هەر کاکە بۆ نمونە ئەمن ئێستا پۆستێکم کرد بە شانازیەوە داگوت لە کەرکووک تاقم قەنەفەمان هێناوە بەڵام بینیمان لە پەلکانە ئەو تاقم قەنەفەیە لەکوێ بوو دەوری هەر ئەسڵەن باسیشی ناکرێ ئەمە کارە ساتە گەورەکەیە باشە ئەوە گریمان تاقم قەنەفەت هێنا لە کەرکووک کوا پارێزگار ئایا
گریمان توانی پارێزگاری جامنی پارێزگاری جامنی دەبێ و پارێزگارە کۆی لەبێ چونکە کەرکووک لەدەست داوە تا ئێستاش ئەماش گەڕانەوەی دووبارە پەیوەندی بە وەکو دەڵێ تەبایی یەکریزی یەک هەڵوێستی نێولایەنەکانەوە هەیە بەغداش و وڵاتانی تریش دەزانن کە تاکە چەکی دەستی کورد تەبایی و یەکریزی و یەک هەڵوێستیە بۆیە ئێستا بەغداش و نەیارانی تریش وڵاتانی هەرێمیش هەوڵ دەدەن ئەو چەکە چۆن لە دەست کورد دەربێنن کە چەکی تەبایی و برایەتی و یەک هەڵوێستی و یەک هەڵوێستیە بەڕاستی ئەو چەکەشیان دەرهێناوە ئەم چەکە لە چەکی برسیکردن کاری مەترسیدارترە چونکە ئەگەر ئەم چەکە نەبێ چەکی لێکترازانی نێوان لایەنەکان وەڵا چەکی برسیکردن کاریگەری نامێنێت چونکەوە ناچارن تەسلیم ببن لە بەرامبەر ئیرادەی کوردایەتی ئیرادەی شۆڕژگێڕی ئیرادەی یەک هەڵوێستی دژمنان دەبێت تەسلیم ببن. بەڵێ باسی تەبایی و یەکریزیت کرد لە قسەکان تا سەرۆکی هەرێمی کوردستان هەمیشە تاکیدی لەسەر تەبایی و یەکریزی هێز و لایەنە سیاسیەکان کردوتەوە. ڕۆڵی سەرۆکی هەرێمی کوردستان لەو کێشە و گرفتانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان لە ناوچەکە و جیانیشدا بە تایبەتی یعنی چۆن هەڵدەسەنگێنی پێت وایە لە دوای سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ تاران و دیسان سەردانی بۆ بەغداد کاریگەری سەردانەکانی چۆن دەبێت و لێکەوتەی چی دەبێت؟ ئەوەی کە تێبینی دەکرێت سەرۆکی هەرێمی کوردستان چه بۆ بەغداد بۆ تاران یان حتا ئەنقەرە یان حتا وڵاتانی تریش ئەوەی تێبینی دەکرێت بەڕاستی وەک سەرۆکی وڵاتێک پێشوازی لێ دەکرێت با ئێمە بینە سەر ناوەڕۆژی وڵاتەکەی بەڕاستی وەکو نوێنەری کورد نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان وەکو نوێنەری کورد پێشوازی لێ دەکرێت ئەوان دەزانن پرسی کورد لە دەستی وەکو دەڵێ پارتی دموکراتی کوردستانە ئەمەش وای کردووە سەرۆکی هەرێم بۆ هەر شوێنێ بچێ لەگەڵ ئەم هەموو ڕق و چینەی کە هەیەە بەرامبەر بە کورد بەڵام ناچارن وەکو سەرۆکی وڵاتێک پێشوازی لێ بکەن چونکە زۆر باز لە سیاسەتی پارتی دموکراتی کوردستان گەیشتون بە تایبەتی ئەو ئیرادە شۆڕژگێڕی سەرۆک بارزانی هێنا ئیشی لەسەر دەکات وای کردووە لەگەڵ ئەم هەموو ڕق و چینەی نەتوانن وەکو بانی وەکو ڕاستمیان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لێ نەکەن چونکە ئەگەر وای پێشوازی لێ نەکەن دڵنیام میزیڤان یان هەر کاکیشی تر سەردانی ئەو وڵاتە ناکات کە وەکو نوێنەری کورد پێشوازی لێ نەکرێت بۆ نمونە لە سەردانی کردنی تاران عەلی خامنەیی زۆر بە سوتفا بەڕێکەوت دەبینی کە پێشوازی لە سەرۆکی وڵاتێ بکات وڵاتان دەچن پەیوەندی دەکەن لەگەڵ سەرۆکی حکوومەتی باڵێن لەگەڵ سەرۆک وەزیران یان لەگەڵ سەرۆکی پەرلەمانیان لەگەڵ ئەو دام و دەستگانەی تر کۆ دەبێتەوە بەڵام ئەو جیالەوەی کە لەگەڵ ئەمانە لەگەڵ سەرۆکی پەرلەمان لەگەڵ سەرۆکی حکوومەت لەگەڵ دام و دەستگاکانی تر کۆ بۆ بەڵام عەلی خامنەیی وەکو ڕێبەری گشتی کۆماری ئیسلامی ئێران پێشوازی لێ کرد ئەمە دەبێ ئەمە پەیامێکە بەڕاستی پەیامێکە بۆ نەیاران بۆ ئەوانەی کە هەوڵ دەدەن چۆن پرسی کوردێک بترازێنن پەیامێکە پێیان دەڵێ ئێمە ناچارین بەو شێوەیە پێشوازی لە نێچیروان بارزانی بکەن ئێوەش کاکە نێچیروان بارزانی ناڵێ وەرن پێشوازی بکەن دەڵێ وەرن با تەبابی وەرن با یەک هەڵوێزبی وەرن با لە یەک سەنگەرەوە بەرگری لە ماف و ئازادیەکانی کوردی ئەوەی ئەمڕۆ لە ئارادایە ئەم ئازادی ئەمڕۆ لە ئارادایە بەڕاستی بەرهەمی شوێنی شەهیدانە بەرهەمی ڕەنج و قوربانی دانی 100 خەڵکی کوردستانە ئێمە هەندێک لایەن دەیانەوێ هەروە بە ئاسانی لە کۆشی دژمنانی بکەنەوە تەنانەت بانگەشەوە لێ دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان نامێنێ هەنی ئەمە بەڕاستی من لەو ڕۆوە ئەوانە پێمە ترسیدارترن ئەم دەستە و گروپانەی کە دژی حکوومەتی هەرێمن دژی 100 قوربانی دان دژی خوێنی شەهیدان وەستاونێتەوە دژی ئەم قوارەی هەرێمن ئەوانە پێمە ترسیدارترن لە باڵێن لە بەغدا لە تاران چونکە ئەگەر ئەمانە نەبن بەڕاستی بەغدا و تاران ناتوانن یان ئەنقەرە یان هەر وڵاتێکی تر ناتوانێت ئەوەی مەبەستێکی لە کوردستان جێبەجێ بکات ئەو وڵاتانەش کە دێن تەنانەت کاکە بە ئاڵای کوردستانەوە پێشوازی لە کاک نێچیروان بارزانی کرا ئەمە
بەڕاستی دەبێ ئەوانە ورتربی لێ بکەنەوە. ڕەجەب تەیب ئەردۆغان وەکو دەڵێ سەرۆکی تورکیای هات لەبەردەم لە بن ئاڵای کوردستان دانیشێنرا، لەبەردەم ڕسمی بارزانانی نەمر دانیشێنرا. کاکە ئەوان دان بەو مێژوەدا دەنێن دە ئێوە فەرمونون ئێوەش خاوەنی کەسایەتی خۆتان بن، خاوەنی بەرنامەی سیاسی خۆتان بن. بۆیە ئەمن دەڵێم دەبێ ئێمە لە ناو کوردایەتیدا بۆ بەرژەوەندی حیزبی بگەڕێین، نەک لە ناو حیزبیدا لە ناو چوارچەوە حیزبەکەدا ئەگەر سوتفە تووشی بەرژەوەندێکی کوردایەتی بووین بیکەین، ئەگەر نا هەموو شتێک لە بەرژەوەندی حیزبەکان و کەسێکاندا کۆبکەینەوە. بەڵێ کاک سوورە، وەکو دوایین پرسیارم ئایندەی پەیوەندیە بازرگانەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا چۆن دەبینیت؟ پێت وایە گەشانەوەی زیاتر بەخۆیەوە بینێت دەدوای ئەو سەردانە؟ بێگومان لەو سەردانەدا ئەو سەردانانی کە دەکرێن ئەوەی لە ڕاگەانەکان باز دەکرێت شتێکی خەترین، شتێکی ڕووکەشن. ئەگەر نا هەموو پرسەکان لە ڕاگەانەکان باز ناکرێت. ئەمن پێم وابێ لەو سەردانەی سەرۆکی هەرێمی کوردستان باسی زۆر دروست کراوە، باسی پەیوەندیەکی وەکو دەڵێ ڕەنگە استراتیژیک لابێ کە ئەم پەیوەندیە هەم سیاسی بگرێتەوە هەم بازرگانی بگرێتەوە. ئەمەش بۆ کورد من بەگرنگی دەزانم چونکە چەند سەد کیلۆمەترێک ئێمە هاوسنوورین لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران، بەڵام ئەم هاوسنووریە دەبێت لەسەر بازرگانی بێ، لەسەر مەسەلەی سیاسی بێ، دەبێت لەسەر ئەساسی بەرژەوەندی هەردوولا بێت، نەک لایەنێک بیەوێ بەرژەوەندەکانی خۆی بسەپێنێ بێ لە بەرچاوگرتنی بەرژەوەندەکانی لایەنی بەرامبەر. چونکە ئەمە پێی لەوتێ دانوستان چەند دەدەی چەند وەردەگری، هەر گفتوگۆ و هەر ڕێکەوتنێکی لە ژێر ئەو سەدعە نەبێت کە چەند وەردەگری چەند دەدەی تەسلیم بوونیش کارە ساتە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سوورە مەرگەیی، نووسەر و ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی کە لە ڕێگەی هەڵی تەلەفۆنەوە لە بەرنامەی ئەم هەفتەی پرسی هەفتەدا لەگەڵمان بووی. سپاس بۆ بەڕێزت، کاتێکی خۆش. سپاس بۆ ئێوەش، زۆر سپاس بۆ ئێوەش. بیسەرانی ڕادیۆ سلێمانی تا بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.